یاری هەڵبژاردەکانە بابەتەکان ئەو چێژ و ناوازەوی تایبەتیان نییە کە باسییان کەین ئەو ڕکابەریە توندەی تیان نییە کە تێیدا باس بکەین ینی بەڵام ئێمە هەر بەردەوامین لەگەڵتانە لە بەروی دانەبڕن لە پرسەوەرچەکان لە بڕۆی گفتوگۆکانمان بەردەوام بکەین ئەمڕۆژ بەردەوامین لەگەڵتانە بۆی کە چەند پرسێکی تایبەت باڵبژاردەکان و ئەگەر ئێوەی ئەزیزیش هەر پرسیارێ وەڵامێکتانە بوو لە سەبارەت بەیانەکانە سەبارەت بە بارودۆخی تیپەکان لە سەبارەت باڵبژاردەکانە پێکەوە تاوتوێ بکەین و وەڵامی لەگەڵ یەکتریا گفتوگۆکانمان ناڵ و گۆڕ پێ بکەین. سەرەتا حەز دەکەم وەستانێک لەسەر هەڵبژاردەی عێراق بکەم و قسەیەکیش لەسەر هەڵبژاردەی عێراقەکەم بە تایبەتی دوای سەرکەوتنی عێراق لە جامی کەندا و هەروە ئەو ئاستە بەهێزەی عێراق لە جامی نێتەوەکانی ئاسیا کە پێی دەرکەوت ئەگەر چی لە سەردەستی وردن ماڵەوای کرد بەڵام وەکو شکۆی عێراق وەکو هەڵبژاردەی عێراق وەکو ڕکابەریکردنی لە پاڵەوانیەکە و ئەو ستایشانەی کە بۆ عێراق گەڕایەوە لەگەڵ کاساسی ڕانەردا کە هەنگاو بانگاو ستێپ دوای ستێپ عێراق بەرەو پێشتوونێکی گەورە بەخۆی بینەوە دواتر وەکو بینیتان لە پاڵاوتنەکانی مۆندیال و جامی ئاسیا کە ئێستا قۆناغی پێش کۆتایی پاڵاوتنەکانە کە تێیدا عێراق ئەگەر پاش کاتژمێرێکی تر یاری هەیە بەرامبەر بە فیلیپین لە نێو خاکی فیلیپین پاش بردنەوەی یاری ڕاستەوخۆ گەیشتنی بە جامی نێتەوەکانی ئاسیای 2027 یەکلا دەکاتەوە و هەروەها دواتریش عێراق دەچێتە قۆناغی سێم و کۆتایی پاڵاوتنەکانی گەیشتن بە مۆندیال. ئەو گۆڕانکاریانەی عێراق کردوێتی و ئەو بەرەو پێشچوونانەی کە عێراق لە تۆپی پێیە بە چاوی خۆی و بینیوە هۆکاری سەرەکی و ئەندازیاری ئەم گۆڕانکاریانەی عێراق لە هەمووتان ئاشکرایە کە عەدنان دەرجالە کە عەدنان دەرجال وەزیری وەرشولاوانی عێراق و سەرۆکێکی تۆپی عێراق ڕۆڵێکی بەرچاویە بۆ لەم گۆڕانکاریانەی کە لە عێراقدا ڕوویداوە. عەدنان دەرجال یاریزانێکی گەورەی تۆپی پێ عێراقی بۆ کەسایەتیی گەورەی وەرزشی تۆپی پێ عێراقی و کەسێکیشە کە ڕاهێنەرێکی ناوداری عێراقیش بووە کە لە خولەکاندا کاری ڕانەراتی کردو بە تایبەتی لە خولی قەتەری کە عەدنان دەرجال بۆ ماوەیەکی زۆر ڕانەراتی یانی وەکرەی قەتەری کردووە. واتە عەدنان دەرجال جگەلەوەی کە خۆی یاریزانێکی دڵسۆزی عێراق بوو و پاڵەوانێکی یاریکردن بۆ لە عێراقەوە دواتر لە ئەزمموی ڕانەری هەبوو و ئەزمموی بەڕێوەبردنیە بوو دواتر کە گەڕاوەتەوە لە ڕووی بەڕێوەبردنی وەرشە وەکو وەزیری وەرشولاون و هەروە وەکو سەرۆکێکی تۆپی عێراق عەدنان دەرجال هەموو ئەم ئەزممونانەی کۆ کردوتەوە هێناوێتە چی هێناوێتە خزمەتکردنیکی تۆپی عێراقەوە هێناوێتە خزمەتکردن و بەرەو پێشبردنی تۆپی پێ عێراقەوە. تۆ دیقەت بدەن لە سەردەمی عەدنان دەرجالە یاریگاکان لەکوێوە چوون بەرەو شوێ واتە ئەو داواکاریانەی کە پێشکەشی کردووە ئەو ئیجبارکردنی حکومەت کە بۆ خزمەتکردنی ئەم کارانە کردوێتی یعنی سێری وەرزشی عێراقن لەکوێوە چووە بەرەو کوێ لەکوێوە چووە بەرەو کوێ. وەرن دیقەت بدەن لە ئاستی خولی عێراقی لە بوونی یاریزانە پێشەگەرەکانی لە خولی عێراق لەو گۆڕانکارانەی کە بۆ عێراقی کردووە لە وەرزی ڕابردوو کە پاش کۆتایەتنی خولەکە ڕاستەوخۆ بڕیاری داڤار لە عێراقدا لە خولی عێراقیە پیادە بکرێت لەوەی کە ڕاستەوخۆ لە وەرزەم ساڵە پیادەکرا. ئەمە بەرپرسیار نیە لەوەی عەدنان دەرجال کە ئەم داوەرە یاخودەم کەسە بە شێوەیەکی باش سوود لە ڤارەکە وەرەگرێ یاخود بڕیاری پەڵی پێ ئەو گرنگی پرۆسەکەی گرنگەوەیە کە ئەو کارێکی کردووە کە یاریگاکانی عێراق یاریگای ناوازە بن یاریگای پێرفێکت بن بۆ میوانداریکردنی یارەکان کارێکی کردووە کە شوێنی هاندەران لە یاریگاکانی عێراقا شوێنێکی تایبەت بن کاری کردووە بە ڕێوەبردنی یاریەکان لەلایەن داوەرەکانەوە واری بۆ داناون داوەری واری بۆ دانا و ڕاستەخۆ سیستمەکە ڕێکەوتنێکی لەگەڵ ڕێکخراوی لالیگا کردووە بۆ پەرێ و پێشبردننی حەکەم واستیانەکان هەمومانە ئەمە کاری عەدنان دەرجالە لە ڕووی بەشداریکردنی یانەکان و ڕێخستنی ژماری یانەکان و ڕێخستنی جامی یانەکانی عێراق و بەڕێوەچوونی یارەکان هاوشێوەی خولە گەورەکان یاخود خولەکانی ئەوروپا و خولەکانی جیهان کە لە کاتی وەستانی یارە نێودەوڵەتەکان تۆش هاوشێوی وەستانی یارە نێودەوڵەتەکانی دیکە دەوەستی و پلکاتەکانی دیکە ئەوە نەماوەکو ساڵانی ڕابردوو خولی عێراقی 4 هەفتەی ترەوەستی و خولی عێراقی مانگی ترەوەستی و بتوڵی غەربی ئاسیایە و ئەمە نەمە لە عێراق سیستماتیکیشی تەواو خولی عێراقی وادەی دەستپێکردنی دیاریکراوە وادەی کۆتایەتنیشی دیاریکراوە هەموو ئەم گۆڕانکاریانە پشتی شێر و
گۆچانە ئەفسوناوێکە بە عەدنان دەرجال بوو. وە لەگەڵم گۆڕانکاریشی لە ئاسیا عێراقا کردووە، ڕانەرێکی ئیسپانیە ناوە، هەموو بەرەو پێ هەموو بە دەمۆچوونێکی بۆم ڕانەرە ئیسپانیا کردەوە، ڕۆڵێکی بەرچاویە بۆ لەوەی کە کاساس بێ بە باڵادەستێکی تایبەت لە عێراقا و بڕیارەکانی پەسەند کرێەوە. کاساسیش گۆڕانکاری زۆری کردووە لە عێراقا لەوەی یاریزانەکانی دەرەوەی عێراق، ینی بەردەوام سجلی یاریزانە پیشەگەرەکانی عێراقەکانی دەرەوەی عێراق دەخرێتەوە بەردەم کاساس بۆی کاڵبژاردن لە نێوان یاریزانان لەدا بکە، بۆی کە دەرفەتیان پێدرێ. وەرە دەبینین ئێستا هاوشێوەی ڕابردوونی یەکام یاریزان ئاسێکی بەرزیە بێ بانگێش دەکرێ. من لەسەر بانکردنی محەممەد سامیش حەمەیتۆ بێگومان قسەیەکتان بۆ دەکەم، بەڵام تۆ دیقەت دەنماوەی شێرکۆ ئاسی زۆر بەرز بوو لە کوێتی ینی شوێنی کۆتی بانگیش هەڵبژاردەی عێراق کرا کوردیشە. ئاسۆ ڕۆستەم بانگیش هەڵبژاردەی عێراق کرا کوردیشە. ئێوەرە یوسف ئەمین و یعنی میرخازۆسی ئەم یاریزانانە زۆربەی زۆریان کوردیشن بانگشتی عێراق کراون. یعنی بەڵێ تافەگەریە لە عێراقا بەڵێ خۆبەرە و پێشبردن و بارودۆخی تر هەیە، بەڵام من بڕوان ناگەم لە ئێستی تۆپی عێراقا ئەم بابەتە وەکو پێشتر لەبەری سەرەوە بۆ وەکو پێشتر بەو جۆرە باڵی کێشاوێ بەسەر تۆپی عێراقا، بەڵکو نا گۆڕانکاری گەورە ڕووی داوە و گۆڕانکاری بەرچاویش ڕووی داوە لەوەی کامە گۆڕانی بەسەر بێت. سەبارەت بە محەممەد سامیش کاگەر من بڵێم بۆ نمونە یعنی ڕەدی قسەیەوە بۆ منەوەی کە گرنگجی یاریزان لە کوردەکان نەگرێ محەممەد سامی وەکو نمونەیە بێنرێتوانێت. من هەمان بۆ چوونی ئەو بینەرانم هەیە کە من پێم وایە لە ڕیزی هەڵبژاردەی عێراقا وەکوی کە ئێمە ئەیبینین، ینی بۆ نمونەیە مەگەری یوسف ئەمینیش بە پێوەوەرگرین، برایم بایشیش بە پێوەوەرگرین و ئەمیر عەماریش و ئوسامە ڕەشیدیش و ینی زیدان ئیقبال و هەمویان بە نمونە وەربگرین بۆ ڕیزی هەڵبژاردەی عێراق و ڕۆڵیان لە هەڵبژاردەی عێراقا وەکو یاریکردن وەکوی بینیمانە لە محەممەد سامی بڕوا بکە ئەوەی لە محەممەد سامیا بینیمانە زۆر زیاترە لەوەی کە لەو یاریزانانی دیکە هەیە. ئەکرێت بۆ داهاتوو بە تایبەتی کە ئێستا فشاری میدیا عێراقیەکان و فشاری شیکەرە وەرزشی عێراقیەکان بە تەواوی زۆر بووە لەسەر بارودۆخی بانگهێشتکردنی محەممەد سامی بۆ ڕیزەکانی هەڵبژاردەی عێراق کە ئەمە ڕۆڵێکی بەرچاویە بێ لەوەی کە محەممەد سامی بانگهێشتی هەڵبژاردەی عێراق بکرێ. بۆیە ئەکرێت لە داهاتوو ئەم هیوایە هەبێ کە حەمەیتۆ خۆشی لە دوامین چاوپێکەوتنی باسی لەوە کرد کە ئەو جارێ هیوای ماوە بۆ گەشتن بە هەڵبژاردەی عێراق و من پێم وایە بەوەی کە لە قۆناغی دووەم محەممەد سامی ئەگەر لەسەر ماستە بەرزەی بەردەوام بێ و بتوانێت لەگەڵ نەورۆزە ئاسی بەرزتر پێشکەش بکات، ڕەنگە ئەگەر بانگهێشتکردنی داهاتووش بانگهێشتی هەڵبژاردەی عێراق نەکرێت لە داهاتوودا پاش کۆتایەتنی خولی ئەمساڵ محەممەد سامی بگاتە ڕیزی هەڵبژاردەی عێراق بۆ مەرجەی لەسەر ماستە بەرزەی ئێستەی بەردەوام بێ، بۆ مەرجەی کە ڕۆڵی بگۆڕێ لە یاریگادا. ئێمە بە دیاریکراوی تا ئێستا ینی من حەز دەکەم لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیان ڕاستەوخۆ ئەگەر خۆشم وجودم هەبووە بگەشتمە بۆ کاساس بەوەی کە ڕاستەوخۆ خۆمە پرسیاری ئاڕاستەکەم ئایا وردبووە تۆ لە توانەکانی محەممەد سامی نەگەر محەممەد سامی، ینی تۆ لە ماوەی ڕابردووی شەر بەڵگەیەکی دیکە بۆ یاریزانە کوردەکان بیرمان نەچێت لە جامینەتەوەکانی ئاسیا کاتێکم جە دەتوان تووشی پێکانە و ڕاستەوخۆ چوو ئاکاماشمی بان کرد. لەبەرەوە بڕوا بکەن ئێستا وەکو جاران نییە بڵێ کوردەکانی هێمال کراون، نە ئاستت هەبێ پێگەت هەبێ بەڵێ بانگهێشتی هەڵبژاردەی عێراقیکری، بەڵێ تۆ لەلایەن کاسازەوە، بەڵام بانگهێشتکردنی حەمەیتۆ بانگهێشتکردنی محەممەد سامی بڕوا بکەن لەسەر کادوەساو یاخودەوە تا بێ لە کاساس پرسی ئایا تو توانەکانی یاریزان و بینی و لە نزیکەوە ئایا بەم جۆرە هەڵسەنگاندە بۆ کردووە، ئەمە دیار نییە لای ئێمە. بۆیە دەبێت چاوەڕێی ئەو بارودۆخە بکەین زانین چی دەگوزارێت لە ڕیزەکانی هەڵبژاردەی عێراق. تاوان پاشکەمێکی تر عێراق لە کاژمێر دوو وەکوتمان لە بەرامبەر هەڵبژاردەی فیلیپین یاری دەکات کە عێراق پاش ئەنجامدانی یاریەکەی ڕابردووی ڕاستەوخۆ گەشتی فیلیپینی ئەنجام داوە. عێراق لە یاری ئەم شەویش پێگاتەی یاخود لە یاری ئەمڕۆ پێگاتەی 4-2-3 تەطبیقەکە کە چەند گۆڕانکاریەک لە پێگاتەکەی کاساسە ڕووی داوە. ینی یاریکردنی حوسێن عەلی و زەید تەحسین و سەفا هادی لە هێڵی ناوەند شانبەشانی ئەمیر عەماری یاری دەکات لە یاری ئەمڕۆ و زیدان ئیقبال لە پێگاتەی سەرەکیە.
و جارێکی دیکە برایم بایژە و دەرفەتەی پێدراوەتوانێت لە باڵی ڕاستی هێرشبەری و هەروەها علی جاسم لە باڵی چەپ و پاش ڕاگیرانەکەی پاش کۆتایەتنی ماوەی ڕاگیرانەکەی ئەیمەن حوسێن گەڕاوەتە پێکاتەی سەرەکی هەڵبژاردی عێراق. باس لە یاری هەڵبژاردەکانەکەم پاشکەمێکی تر بەڵام ئەگەر پرسیارێک هەبێت سەبارەت بە تۆپی عێراق و ئەم بابەتی کە باسمان کرد حەز دەکەم وەڵامی بدەمەوانێ. کاگی براهیم ئەڵێ پێ دوای عەدنان دەرجال باشترین سەرۆکیی تۆپی عێراق لە مێژووی عێراقا. جا کۆتایی مولەخەسی بابەتەکەی هەمووانەی کە باسم کرد بۆمە کە چەند گرنگە کەم قسە باوەی کە ئێمە هەمیشە باسیەکەین کەسی شیاو لە شوێنی شیاوە بێ. چەند گرنگە لەوەی کەسی شایستە لەو پێگەیا بێ کە خزمەت دەکرێت. ئێمە پێشتر حسین سعیدیشمان هەبوو لەو پێگەیە و بۆ نمونە عەبدولخالق مەسعودیش کە کورد بۆ لەو پێگەیە بوو کە بە شەرتی عەدنان دەرجال سەرەتا دژایەتیشی زۆر دەکرا. بەڵام تۆ ئەو پێگە و پۆستەکە وەریەگری ئەبێ کۆمەڵی تایبەتمەندی و تیا بێ کۆمەڵی هەوڵدانتی ئەبێ حەزە لەو پۆستە بێکە وەرەگرتووە. ئەبێ حەزێکت بۆ پۆستە هەبێکە وەرەگرتووە. بیلفێل عەدنان دەرجال ئەو پۆستانەی کە وەریگرت بە تامەزرۆیی و لێشی تۆپی عێراقا وەریگرت و هەڵۆشانەوەیکی تۆپی عێراقیش کە و کاتە کردی کە هەمووان بە ئینقیلابیان دانا وا دەرکەوت کە عەدنان دەرجال ڕاست بووە. عەدنان دەرجال وەرزشی عێراقی خۆشویستە تۆپی عێراقی خۆشویستە. بەڵێ عەدنان دەرجال باشترین کەسایەتی وەرزشیە لە سەراسی عێراق. بەڵێ عەدنان دەرجال توانی تۆپی پێی عێراق ئەگەر بە ڕێژە دیاریکەین لە پێش عەدنان دەرجال بە ڕێژەی لە 130 بوو بەڵام لە سەردەمی عەدنان دەرجالە عێراق ئێستا لە ئاستی تۆپی پێ ئاستی بەرزبووتەوە بۆ گەیشتۆتە ڕێژەی 170 بۆ 175 و ڕەنگە زۆرێک بڵم لە ناکاکە بێ وکوی حسین سعید ومان جامی نەتۆکانیان سەرنە زروفی جامی ئاسیا و کاتە شتێکی جیاواز بوو. ئێستا عێراق کە یاری دەکات دەزانی عێراق چی دەکات دەزانی عێراق بە چیوە مەژوڵە ئێستا کە خولی عێراقی دەست پێکا و کۆماژەم پێکرد دەزانی کەی دەست پێکات دەزانی کەی کۆتایی دێت. ئاسی تاکی ناوژیان و ئاسی فەردوو بۆ نمونە گێرە و کێشە ئەمە لە هەموو خولێکا هەیە بە تایبەتی لە وڵاتێکی کە هەر لە سیری نەبەوی لە هەموو بابەتەکان هاتووە قەومی عێراقی بەداخەوە ینی فیتنە لە عێراقەوە سەر هەڵدەدات شەڕ و ئاژاوەکان لە عێراقەوە عێراق لەوەتیە بە شەڕ و ئاژاوات و بەم جۆراتوە. ئێستا تۆ دەتوێت لەناو وڵاتی شەڕ و ئاژاو لەناو وڵاتی ئەم هەموو قسە و قسەڵۆکە و ئەم هەموو سەرکردە سیاسی و ئەم هەموو سەرکردە حیزبی و ئەم هەموو مەزهەبە جیاوازەی شیعەیە سوننەیە کاکە لەم لاوە نەتەوایەتیە کوردە تورکە کلدانە ئاشووریە مەسیحیە یعنی تۆ تێ لەم هەموو جیاوازەیە ئەمە دروست نەبێت لە عێراقا نەخێر بە شێوەی تیا ئەمانە نابێتە نەقز بۆ عەدنان دەرجال. من ینی ئەگەر ڕاستتر وەڵامت بەمەوە بەڵێ باشترین کەسایەتیە خۆزگا لە کوردستانیش عەدنان دەرجالێکمانە بوو هەم بۆ سیاست هەم بۆ وەرزش لەوەی کە بەڕێوەی بردایە. کاگا کۆڵێ پێ دوایە پلانی داهاتووی مۆرینۆ چیانەیەک بێت هۆکاری هێنانی لە ڕزیانە گەورەکان بۆچی دەگەڕێنەوە کارەکەی خۆی تیان دەسێ ڕانرانە. کاگاکۆ ئێستا بە تەفاسیل باس لەو مۆرینۆکەم لە فەقەرەی دووەمە. کاکەمان و دەستی تۆش خۆش بێت. کاکی بیرایمەوەزان وەڵامی پرسیاری هاتنی کاساس و باگەشتی یاریزانە کوردەکانیشمە سەبارەت بە مۆرینۆ کاگاکۆ پرسیارێکی کردووە حەز دەکەم وەڵامی بدەمانێ لەسەر مۆرینۆ و لەسەر بەشداریکردنی لەوەی کە ئایا وێزگەی داهاتووی کارکردنی چی دەبێت و لەکوێ کار دەکات و بەکوێ دەگوزارێت. طبعاً لە ماوەی ڕابردوو زۆر جار ناوی مۆرینۆ بەسترا بۆ بە خولی سعودی لەوەی کە مۆرینۆ دەبێتە ڕانەری یەکێک لە یانەکانی سعودیە و لەو وڵاتەدا ڕاهێنەرایەتی دەکات. بەڵام با ئێمە بە دیوێکی تر قسە لەسەر دواهەمین پێشاتەکانی بەردەم مۆرینۆ بکەین و ئەو شتانی کە ڕوویداوە لە بەردەم مۆرینۆ. مۆرینۆ لە لێدوانێکی فەرمیدا ڕایگەیاند و ئاشکرای کرد لەوەی کە نایەوێت لە ئێستادا بچێتە خولی سعودی و بە ئاشکرا ڕایگەیان کە هاوینی داهاتوو دەگەڕێتەوە بواری ڕانان. کەواتە ئێمە ئەگەر ئەو کەسی کە هەندەری مۆرینۆیە و کەسێک کە محیبەتی بۆ مۆرینۆ هەیە لە زاری مۆرینۆ خۆی و ئاماژە بە چی کراوە؟ ئاماژە بۆ کراوە کە
تا هاوینی داهاتوو تا مانگی نوێی داهاتوو مۆرینۆ دەگەڕێتەوە بواری ڕانان و پۆستی ڕانەرایەتی تی پێگوەردەگرێت. ئەمە شتێکی مڕوونە لای مۆرینۆ. لەگەڵ یا مۆرینۆ ڕوونکردنەوەی چی لەسەرا؟ ڕوونکردنەوەی ئەوەی لەسەرا کە لایەنەیەکی لە ڕکابەریەکی گەورەوە دەگەڕێتەوە، چونکە دەوێت لە ڕکابەرەکانی ئەوروپادا بەردەوام بێت. دیوی پرسیارەکەی کاگاکۆ بۆ دیوەی کە پرسێ ئایا گەورەی مۆرینۆیە ئایا بارودۆخی تیپەکانە سیرکە. مێژوو ناتوانێت هەرگیز ڕانەری شوک و مۆرینۆ لەیادکە. تۆپی پێ ناتوانێت هەرگیز ڕانەری چۆک و مۆرینۆ لەیادکە. مۆرینۆ ئەو ئەنجامانەی کێناوێتی ئەو دەستکەوتانی کە دەستەبێری کردووە لە فوتبۆڵە وا دەکات کە ناوی هەر بە گەورەی بنێنێتەوە. بۆیە زۆر ئاساییە، زۆر لات ئاسایی بێ کە هێشتا تیپی گەورە دەیانێت مۆرینۆ بکەنە ڕانەریە. لەوەی کە من بۆ دیاریکەم بڵێم فلانە تیپ و فلانە تیپە من نازانم چێیە کە هەوڵ بۆ مۆرینۆیە، بەڵام دڵنیام لەوەی کە مۆرینۆ ئەم قسەیەکە لە شتێک ڕادەبینیە. خۆ مۆرینۆ پاشەوەی کە لە ڕۆما بۆ دۆخەی ئێستەی لێ بەسەر هاو ناوێت جارێکتر بچێتەوە ململانەیە کە تووشی و شکانە بێتەوە لە ڕووی ئاستی ونەری و تووشی و شکانە بێتەوە، گەرچی دەستکەوتی باشی بۆم تی پێنا، گەرچی نازناوی کۆنفرانسلیگی بۆ دەستەبەرکرە، گەرچی گەیاندیە یاری کۆتایی ئۆروپالیگ وەکو خۆشی ئاماژەی پێکرد لە لێدوانەکەی وتی من دوو جار ڕۆمام گەیانۆتە یاری کۆتایی پاڵەوانێتی ئەوروپیەکان و نازناوێکیشم بۆ بردێتەوە ساڵی سێم دەرفەتیان نام کارەکانم تاوەکەم لە پۆستەکەم دووریان خستمانێ. ئەکرێ پێشتر باسمان لە دوورخستنەوەی مۆرینۆ کردووە نامەوێت بچمەوە سەرە و باسی کە لە ڕۆما چی بۆ و چینەوە ئایا کارگێڕ ڕۆما کاری ڕاستی کردو کاری ناتەندروستی کردۆ. بەڵام قسەکە لەسەر مۆرینۆ بێ، مۆرینۆ دیارە لە خۆی ڕادەبینێت و دیارە شتێک لە ئارادایە لەوەی کاوینی داهاتوو لە ڕێزیانەیەکی ئەوروپیەوە بگەڕێتەوە بواری ڕانان. ئەگەر بێت و تا مانگی هەشت بەم پۆستە نەگا مۆرینۆم گرێبەستەوە ژوونەکە، ئەو کاتە بە ناچاری دەتوانین بڵێن گرێبەستی داهاتووی خولی ساودی دەبێت و دەچێتە یانەکانی سعودیا بۆ کاری ڕاهێنەرایەتی و لەوێ بەردەوام دەبێت. تاوان ئەمڕۆ کۆمەڵە یاری گرنگمانەیە کە بەشێکیان یاریەکانی پاشکۆیەوە بەشێکیشیان وەکوتم پاڵاوتنی مۆندیالەوە کۆی کە باسی عێراقم بۆ کردن. لازمنی یاریە دۆستانەکانیش دوو یاری تایبەتمان هەیە، ئینگلتەرا بەلجیکا و هەروەها پرتوگال و سلۆڤینیا و خۆشتانزان بەرازیل و ئیسپانیا یاریی گرنگ و تایبەتمەند ئەنجام دەدەن کە ئەمە دەبێتە یاریی تایبەت کە لە یاریە دۆستانی ئامادەکارەکانی هەردوو هەڵبژاردە ئیسپانیا بۆ یۆرۆ و بەرازیل بۆ یارەکانی کوپا ئەمریکا. لەگەڵیشیان هەرم شەو چەند یاریی کۆتاییمانێ، هەر ئەم شەو سێ یاری کۆتایی دیکە ئەنجام ئەدرێت. یاری کۆتایی چی؟ یاری کۆتایی پاشکۆی گەیشتن بە پاڵەوانەتی جامینەتەوەکانی ئەوروپا. وێڵز و پۆڵندا لەلایەک، ئۆکرانیا و ئایسلەندا لەلایەک و جۆرجیا و یۆنان لەلایەکی دیکە کە ئەمە لە زمنی یارەکانی ئەم شەوە سێ یاری دیکەی کۆتایین کە ئەنجام دێت کە تێیدا لە هەر کۆمەڵێک هەڵبژاردەیەکیان دەگاتە یارەکانی یۆرۆ. لە نێوان پۆڵندا و وێڵز کە بەهێزترین ڕۆبەڕووبوونەوەی یاریە کۆتاییەکانە، لە نێوان تیپەکەی لیڤاندۆڤسکی و تیپەکەی ڕامسی ئایا کام هەڵبژاردەیان گەیشتن بە جامینەتەوەکانی ئەوروپا مسۆگەر دەکات و ئایسلەندا ڕوبەڕووی ئۆکرانەکان دەبێتەوە سەر ڕای و بارودۆخ و ئابلوقایی کە لەسەر ئۆکرانیا هەیە، بەڵام ئۆکرانیا توانێتی گەشتن بە قۆناغی پاشکۆ مسۆگەر بکات و تێیدا لە ڕکابەریدا بمێنێتەوە بۆ گەشتن بە پاڵەوانتی جامینەتەوەکانی ئەوروپا. و دواهەمین ڕوبەڕووبوونەوەی تیپەکەی خفیشکا کڤارا تسخیلیایە کە یاریزانەکەی ناپۆلی، کڤارا دۆناکەی ناپۆلی بۆ ڕوبەڕووبوونەوەی یۆنان تاوەی بە بەشداری لە جامینەتەوەکانی ئەوروپادا بکە. ئەمە سەبارەت بە ئەو سیارە کۆتایی کە باسم کرد. یاری دۆستانی هەڵبژاردەکان کە جارێکی تر دەمەوێت وەستانێکی لەسەر کۆمۆکۆی شەوی ڕابردووش بابەتێکم لەسەر بڵاو کردەوە کە لای من ئاساییە ئەگەر ڕاهێنەرێک بیەوێت یاریزانەکەی بەشداریی کاریگەری نەبێت لە یارەکانی مانگی سێە و یاریزانەکانی بکشێتەوەی تر ئەم ڕانەرە
ئەنچیلۆتیە کڵۆپە گواردیۆلایە یا حەزڕانەرێکی ترە لای من وەکو پێت دەڵێ من وەکو دیوی وەرزشی وەکو بینەری وەرزشی کە قسەیەکی لەسەر فوتبۆڵ بکەم لای من کارێکی ئاساییەوە کارێکی تەندروستە ئەم ڕانەرەکان یاریزانە داوا لێ بکات بەشدارم دو یاریە دۆستانەی هەڵبژاردەکەینەکە بۆ لەبەروی دایم یاریە دۆستانەکانی مانگی سێ یاری ئامادەکاری چڕ نییە بۆ نمونە ینی بەرازیل لەسەر ئەم یاری ئینگلتەرا و لەسەر ئەم یاری ئیسپانیا پێگەی کۆتایی بۆ کوپا ئەمریکا دانانێ من بەرپرسیارم لەم قسەی خۆم ئەم پێگاتەیە بینن کە بەرازیل بانگێشتێم دو یاری ئینگلتەرا و ئیسپانیا کردووە و ئەو پێگاتەیەش ببینەوانەیە کە بەشداری لە یارەکانی کوپا ئەمریکادا دەکات ئەگەر لە 6 بۆ 7 گۆڕانکاری یاریزانی زیاتری تیانە بۆ کاتە من بەرپرسیارم لەم قسەی خۆم لەوەی کەم یارە دۆستانانە تەنها تاقیکردنەوەی دەرخستنی هێزووتوانە سەریکە بۆ نمونە یاریزانێکی وەکو ڤینیسیۆس جۆنیۆر و ڕۆدریگۆ ئەگەر هەچ ئاستێ پێشکەشکەن ئەگەر هەست توانایەکیان هەبێ ڤینیسیۆس جۆنیۆر و ڕۆدریگۆ پانگێشتی هەڵبژاردەی بەرازیل دەکرێن و لە پێگاتی سەرەکی بەرازیلی شاری دەکەن و وجودیشان نەبێت لە پێگاتەکەیە بەڵام بۆ یاریزانێکی وەکو گۆمێس کە لە وڵڤرهامپتنەوە هاتووە یاری دەکات و خۆتان زانن بەرازیل خاوەنی کۆمەڵێک یاریزانی باشە لە ناوەندا یەکێکی وەکو ویندڵ کە لە پۆرتۆوە هاتووە ینی ئەو یاریزانە نوێیانە لە گۆڵپارێز و لە بەرگریکاری نوێەکانی بەرازیل کە سەرجەمان لە خولی بەرازیلین بەشداریەکەن بۆ ئەمانە ئەم یاریە دۆستانانە گرنگ بوو کە توانە و ئارزی خۆیان بکەن بۆ ئەیانێ بەرزترین ئاست پێشکەش بێن تا بۆ جاری داهاتوو متمانەی ڕایەنەر بەدەست بێننەوەنە بتوان جارێکتر ڤینیسیۆس ئەگەر بەرامبەر ئینگلتەرا خراپسینی ئاستیش پێشکەشکە ئەگەر ڤینیسیۆس لێدانی سزاژ لەدەستدا ئەگەر دوو هەلی زێڕی نەدا تاوڕەکانی عقل و منطق پێمانەڵێ کە لە کوپا ئەمریکای داهاتوو ڤینیسیۆس بانگێشتی پێگاتی بەرازیل دەکرێت و ڤینیسیۆس لە پێگاتی سەرەکیە کەواتە ئەم خۆماندووکردنە زۆرەی کە ڤینیسیۆس لە یاری ئینگلتەرا کردیەوە شەش بەرامبەر ئیسپانیا دەیکات ڕەنگە زیان بە ڕیال مەدرید بگەێنێ ڕەنگە زیان بە ڕیال مەدرید بگەێنێ گەرچی ئەم جارە باشترە یاریزانەکان گەشتی بەرازیلیان نەکرد ینی بۆ نمونە هەر لە ئەوروپا ماونەوە لە ئینگلتەرا بەشداریان کردو ئێستا لە ئیسپانیان لە یانەکەی خۆیان و لە نێو یاریگای تیپەکەی خۆیان دەکەن ئەمە ڕەنگە کاریگەری کەمتر بێ بەڵام من باسم لە تیپێکە کە کاریگەری زۆرتر بێ بۆ نمونە و کاتانەی کە بەرازیل ئەگەڕانەوە بۆ خاچی خۆیان و لەوێ یاریی دۆستانیان ئەنجامایە و دوایەوە ئەگەڕانەوانێ بۆی کە 22 کاتژمێر 20 کاتژمێر بەڕێوە دەبوون تا گەشتنەوە ئیسپانیا و تا بەشداریانە کردو و پشیان وەرەگرت و بەشداری ڕانانەکانیانە کردومە وایە کرد ئامادەکاری یانەکە بۆ یاری دواتری دوا بکەوێت بەڵام بارودۆخی ڤینیسیۆس یان بۆ نمونە بارودۆخی یاریزانەکانی بەڕاستیا خو دەگەر بۆ ڕیال مەدرید دەم قسێ بکەین کە شەوی ڕابردوو من ڕەخنەوەم لێ گیرا کە ئایا گەر ڕیال مەدرید ئەمەی بکردایە تۆ ئاسایی دەتبینی یاخوداتی شتێکی تر لەسەرەوە بەڵێ من هەر ئامەسایی ئەم بینی بەڵام من بۆیە باسی ڕیال مەدریدم نەکرد ڕیال مەدرید پێش ئەمەش ینی دوای ئەمە یاری خولی ئیسپانیا ئەنجام ناداوە دواتریش تەنها یاری بلباوەکە و بەشداری یارەکەی مانچستەر سیتیەکە پێچەوانەی مانچستەر سیتی بۆچی منم ئەم داوایم لە مانچستەر سیتیە نایوانێ ینی بۆم بەراوردکاریەم کرد مانچستەر سیتی پێشەوە یاری ئەرسیناڵەکە دوایەوە یاری ئەستۆن ڤیلاکە دوایەوە چێتێنی ناو کریستال پالاس لە لەندەن یاری دەکات و دواتری یەک ڕوبەڕووی ڕیال مەدرید دەبێتەوە واتە تا کاتی ڕوبەڕووبوونەوەی ڕیال مەدرید مانچستەر سیتی 4 یاری لەبەردەمدا کە دوانیان یاری لوتکە و یاری گرەوکردنە دوانیان ئەو دوو تیپەن کە لە یاری قیارەکانی قۆناغی چوونا شکستیان بە مانچستەر سیتیەنەوە هەر دوو تیپەکەش گوێکبەی شکستی بە مانچستەر سیتیەنەوە و ئێستا سیتی چیگەلەوەی تۆڵەکردنەوەیەوێ لە هەمان کادا گەڕانەوەی بۆ پێشەنگی پریمەر لیگەوە لە هەمان کادا ڕکابەریکردنی نازناوی پریمەر لیگەوە هەموو ئەم دۆخانە بۆ دۆخی مانچستەر سیتی دۆخی واقعین بۆیە پێویستی بە تاوی یاریزانەکانێتی توی مقابل لێوم لیەکێڵەیەمە ڕیال مەدرید بیکردایە ئێستاتان کرد باڵا نەخێر من ئەو کاتەی زیدا مۆرینۆش بە چابێڵۆنسۆ و کاسیاسی وتکاردی زەردی دووەم وەرگرن بۆی کە بۆ قۆناغی داهاتوو ئامادە بن بەشێکی زۆری ئەوەی کە لە وەرزشە قسەتان بۆکە ئەوەی کە لە وەرزش بینەرە هاتن گاڵتان بە مۆرینۆ دەکرد لەوەی کە مۆرینۆ ئەم کارە نائەخلاقی بۆ ئەنجامی ئەم کارە نائەخلاقی بوو بۆ یاریزان
نەخێر ئەم کارەی کە مۆرینۆ کردی کارێکی تەندروست بوو و ئیبداع بوو کردی لەوەی کە تیپەکەی یاریزانەکانی ئامادەتر بن بۆ قۆناغەکانی داهاتوو هیچ بۆشایەک و هیچ کەلێنێکی نەبێ بۆ قۆناغەکانی داهاتوو زیانی بەر نەکەوێت ئەمە کارێکی ژیرانە بوو کە مۆرینۆ کردی ئەو کاتە ڕەخنە لێ دەگیرە خۆ کارێکی نایاسایی نەکردووە خۆ بە درەوشتی نەکردووە خۆ ناحەقیشی نەکردووە کارێکی کردووە کە لە مەسلحەتی تیپەکەی خۆی بێ ئێستش بۆ گواردیۆلا هەمان ڕاستە بەڵام من ئەو کاتەش وتومە مۆرینۆ ڕاستە من کوانی دیکە نیم شتێ خۆم خۆشم بێ بڵێم ئەمە ڕاستە و شتێ ڕقم لێ بێ بێم دانیشم بکەم بەڵام نە ئەوەش ڕاست بوو ئەمەی گواردیۆلاش دەیکار ڕاستە چونکە دیقەتی بدە ئایا سیتی گرنتیە لە بردنەوەی نازناوی پریمەر لیگ نەخێر نیەتی ئێمە نابێم نمونێ لەسەر ڕیال مەدرید بێنمەوە لە کاتێکا ڕیال مەدرید 8 خاڵ لە پێش بەرشەلۆنەوەی لە ڕکابەریکردنی خولی ئیسپانیا کە 9 هەفتە ماوە لە ڕکابەرەکە ئەمە فەرقیە ئەم بەراوردکارێ منم بێئینسافیە بچمە نمونەیە لەسەر ڕیال مەدرید بێنمەوانێ نمونونەکە لەسەر سیتیە پێش یارەکەی مانچستەر سیتی پێش یارەکەی ڕیال مەدرید لە چامپیۆنز لیگ کە چارێکی کۆتاییە و کە هەمووان دەزانن ڕکابەرێکی توندە لە یاریەدا پێش ئەو یاریە مانچستەر سیتی سێ یاری دیکەی گرنگ ئەنجامەیە کاک ڕاستە دوو یاریگان یاریگای خۆیەتی چ ئارسیناڵ چ ئەستۆنڤێلا یاریگای خۆیەتی بەڵام ئێوە ئاست و توانای ئەرسیناڵ دەبینن و تااقەت پڕوچێنی ئەرسناڵ دەبینی لە یاریەکات چۆن یاری بەرامبەر تیپەکان دەکات و تااقەت پڕوچێنی یاری تیپێک و ئەستۆنڤێلا ئۆنایمرێ بینی چۆن بەرامبەر تیپەکان یاریەکە ئەم یاریانە پێویستی بە 90 خولەک ماندووبوونە پێویستی بە 90 خولەک تەرکیزکردنە پێویستی بە 90 خولەک ماندووبوونی جەستەی یاریزانەکاندا بە دوای ئەم دوو یاریە تۆ یاریکی بەهێز ئەنجامەی دوای سێ ڕۆژی دیکەی یاریکی لوتکەی تری بەهێز ئەنجامە ئێمە لە خلالی چەنە ئەنجامیە مانچستەر سیتی ئەگەر لەمڕۆ وەریگرە کەمڕۆ 26 مانگە هەتاوەکو 9 مانگ ئەگەر حسەی بکەین 15 ڕۆژەکە جگە لەوەی ئەو یاریزانەی کە فۆدین ئەمشە یاریەکەی دیکەی ئینگلتەرا ئەنجامەدات لە ماوەی 15 ڕۆژاگەر لەمڕۆ وەریگرە کە شەمە یاری یەکەمێکە کە ئەگەر شەمەشی لێ دەرکەین ئێمە یانی تا و کاتە 4 ڕۆژی دیکە کەمە بێتەوە لە ماوەی 11 ڕۆژە 11 ڕۆژە مانچستەر سیتی چی دەکات یاری ئەرسیناڵەکە یاری ئەستۆنڤێلاکە یاری کریستال پاڵاسەکە یاریەکەی ڕیال مەدریدیشەکە لە ماوەی 11 ڕۆژە ئەم ڕایەنەرە ناحەقی نییە پێویستی بە ئەگەر فێڵکردنیش بێ ئەگەر ڕێک پێکانەکەی واڵکەر تەمسیل بێکان هەبان قەزوای کرد بێ حەقیەتی تۆ وەرزەکەی لە دەست دەرەچێت ئەی دوورە واڵکەر لابە لە ڕوبەڕبوونەوەی ڤینیسیۆس جۆنیۆرا لە ڕوبەڕبوونەوەی ڕیال مەدرید تۆ دەزانی ئەو یاری کە واڵکەریتیانە بوو خۆ من نەگەوەی بڵێم واڵکەریتیا بێ ڤینیسیۆس هیچ جەرفەتێکی نابێت نە بەس من باسی ئەسڵی بابەتەکە و بۆکەم 2 ساڵ لەمەوە بەرکاتێک واڵکەر وجودی نەبوو لە ناو یاریگای ئیتیحادا خۆتان بینیتان ڕیال مەدرید بە ئاسانی 3 گۆڵی لە مانچستەر سیتی کرد و بینیشتان ڤینیسیۆس جۆنیۆر چی کارێکی بە بەرگریکاری باڵێ ڕاست کرد وەرزی ڕابردوش بینیتان واڵکەر چ مامەڵەیەکی لەگەڵ ڤینیسیۆسیا کرد بۆیە زەرورە تۆ ئەگەر لەم کاتەیە تەمسیلیشکەی هەڵخەڵەتانیشکەی بۆ پارێزگاریکردنی توانای یاریزانەکانێ بۆەوەی کە پێگاتەکەت بە باشترین شێوە ئامادەی ڕکابەرەکان بێم ڕکابەری بکەی و من وەکو پێشم وتن و ڕوونکردنەوەم نانێ بۆیەم نمونەیەم بە سیتیە نایوانێ چونکە هیچ کام لە تیپەکانی چامپیۆنز لیگ هێندەی مانچستەر سیتی لە توندی ڕکابەری دانین و سجلێکی قورس خشتەیەکی قورسیان نییە بۆ ئامادەکاری یاریەکەی چامپیۆنز لیگیان ینی ڕاستە بایرنیش دۆرتمۆندیە و دۆرتموندیش بایرنی هەیە بەڵام من باسی لە 11 ڕۆژ 4 یاری دەکەم کە لەم 4 یاریە 3 یاریان یاری زۆر قورسن یاری چوارەمیش کاری کریستال پاڵاسە بۆی ئەوەی لە نێو یاریگای کریستال پاڵاس ئەنجامەدرێ و بۆی ئەوەی کە گواردیۆلا ڕوبەڕۆی ڕاهێنەری ئەڵمانی دەبێتەوە کە گلاسنەرە و کە پێشتر سەرکردایەتی فرانکفۆرتی کردو بۆ بردنەوەی یۆڕۆپا لیگ بڕوا بکەن 4 یاری زەحمەتی لەبەردەمایەوە پێویستی بەم فێڵ و خەتعایە هەیە بیکا بۆ پارێزگاریکردنی یاریزانەکانی شیکاری وەرزشی بە کۆتا دێنم شاد و کامران من خواتان لەگەڵ